ئێمە بە نوێنەرایەتی سەرجەم کارگەکانی پارێزگای سلێمانی لە 1 2022 کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیمان ساز کرد هۆشداریماندا لەسەر هەڵدانی قەیرانی غاز بەڵام لێرەیە دەمانەوێت پێتان ڕابگەیەنین بە سوپاسەوە سوپاسی بەڕێز قایمقامی پارێزگای سلێمانی و کۆمپانیای ساوس کوردستان بکەین کە دوای کۆنفرانسەکەی ئێمە لایەنی پەیوەندیداریان ئاگادار کردەوە و تەنکەری غازیان بۆ زیاد کردین دەشمەوێت هەر لە سەرەتاوەشتان پێ ڕابگەیەنم لە 20 ئەم مانگەوە تاوەکو سیوێکی 12 بە سوپاسەوە کۆمپانیای ساوس کوردستان تەنکەرێکە غازی بۆ زیاد کردوین کە دەکاتە حسەی پارێزگای سلێمانی لە ڕۆژێکا 13 تەنکەر بەڵام ئەم 13 تەنکەرە بەشی دانیشتوانی شاری سلێمانی ناکات لەبەر ئەوەی ئێمە لە مانگی حوتی ساڵی 2021ەوە هەتاوەکو ئێستا لە قەیرانی غاز داین قەیرانی غاز بەو مانایە دێت کە کارگەکان هەموو ڕۆژێک کار بکەن و ئەو بڕەغازەی کە بۆ خواستی دانیشتوانی شاری سلێمانی پێویستە بینێرینە ناو شارەوە بەڵام بەداخەوە نە کارگەکان ڕۆژانە بەخواستی خۆیان کار دەکەن و نە بریکارەکانیش بەخواستی خۆیان ئەو بڕەغازەی کە دەیانەوێت بیگەینە دەسەڵاتیان ناتوانن کارگەی غازەکان دابینی بکەن لەبەر کەمی غاز ئێمە لە خەمخۆری و دڵسۆزی خۆمانەوە لایەنی پەیوەندیدار ئاگادار دەکەینەوە ئەو بڕەغازەی کە بۆ پارێزگای سلێمانی دیاری کراوە کە لە ئێستایا 12 تەنکەرە بەهۆی نەگونجاندن و خراپی و ئەو شێوازی میکانیزمی دابەشکردنی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانەوە دابەشەکرێت کە جیاکاریەکی زۆر نایەکسانی و دادپەروی لە بینی کارگەکان ناکراوە بەشە غازەکانیان لە ناو شاری سلێمانی کەم کردووەتەوە و نردویانەتە دەرەوەی شار ئێمە لەگەڵ ئەوەن کە سەرجەم هەندێک قەزا و ناحێژ وەک ناوشار دانیشتوویەکی زۆری لێ و پێویستە بڕی غازیان بۆ زیاد بکرێ بەڵام نەوەکو لەسەر حسابی دانیشتوانی شاری سلێمانی لە سیراع و ململانێ و ڕقەبەرایەتی چونکە لە ئیدارەیە سیراع و ململانێ و ڕقەبەرایەتی بوونینە بۆ جێگەی نابێتەوە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان هەستاون هەموو کارگەکانی شاری سلێمانیان کردووە بە 8 تەنکەر بۆ نمونە ئێمە کارگەمان هەیە حسەی خۆی لە شاری سلێمانی 9 تەنکەر غازی هەبووە بۆ ئەوەی ئەو بڕەغازەی کە پێویستە بۆ شاری سلێمانی دابین بکرێ پێویستی بە 2 تەنکەری کە هەبووە کە دەکاتە 11 تەنکەر بۆ 12 تەنکەر تاوەکو ڕۆژانە غاز بنێرێتە دەست هاوڵاتیان بەڵام ئەوان هەستاون لە 9 تەنکەرەکەش کارگەکانی ناو چەقی شاری سلێمانیان کەم کردووەتەوە بۆ 8 تەنکەر و ئەو کارگانی کە 6 تەنکەریان هەبوو لە دەرەوەی شار بوون بۆیان کردوون بە 8 تەنکەر کە ئێمە کەم تا زۆر گومانێکی زۆرمان هەیە کە ئەوان ئەو غازیان بۆ ساغ ناکرێتەوە و بە شێوەیەکی تر ئەو غازە ناکاتە دەست هاوڵاتیان ئێمە لێرەدا لایەنی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە ئەگەر بەم جۆرە بڕوات بەم شێوەی ئێستا کە ئێمە تێداین شاری سلێمانی تووشی قەیرانێکە بێت کەس ناتوانێت سەر لەو قەیرانە دەربکات هەموو کارگەکانی شاری سلێمانی ساڵانی ڕابردوو ئەم کاتە کەمترین غازی غەزنکراوی هەبوو بێت نزیکی 200 تەن بۆ 250 تەنکەر غاز تەن غازمان هەبووە بەڵام لە ئێستایا کە من لەگەڵ ئێوەیە قساکەم کارگەکەی خودی خۆم 4 تەن غازی تێدایە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بێنە بەرچاوی خۆتان چ قەیرانێک ڕوو ئەیە لە شاری سلێمانی کارگەشمان هەیە 2 ڕۆژ هەر ئیشی ناکات کارگەمان هەیە تەنکەری غازی بۆ ئەڕوات خۆمان لەگەڵ لیژنەی قایمقامیەتی سلێمانی و ئاسایشی ئابووری میکانیزمێکمان پەیڕەو کردووە لە بینی کارگەکانە ڕۆژی سێشەمانمان کردووە بۆ ئۆف بۆ ئەوەی ئەو قەیرانەی تا ئێستا هەیە ئیدامە و ئیدارەی بین بەڵام لە ئێستا بەدواوە ناتوانین بەرەو وەرزی سەرماسۆڵە بڕوین و بەو کەمیەتە غازی لەبەردەستماندایە ئیدارەی ئەو قەیرانە بین بەڕێوبەری یەکەی نەوت و کانزاکان لە کارگەیەکی شاری سلێمانی ئیشارەت بەوەیە ئاڵێ تاوەکو ئێستا قەیران نییە من لێرەوە لێیە پرسم بەس با جواب باتەوە با دیبەیتێکمان لەگەڵا ساز بکە بەڕێوبەری نەوت و کانزاکان هەر کەناڵێک ئەوان اختیاریەکەن ئێمە چین بەرامبەریان دانیشین لێیانە پرسیم بزانین لە 1 حوتی 2021ەوە تاوەکو ئێستا قەیرانە یا قەیران نییە ئێمە ڕاشکاوانە پێتان بڵێن ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ڕاستەوخۆ وەکو کارگەکانی غاز ڕۆشتونێتە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لەگەڵ ڕێزمە وەکو مواتنێکی دەرەجە 89 سێریان کردوین تەسەورەکەی پەرداخی ئاویان ناوین دوای سەعاتێ مناقەشە تەسەورەکەی بە ئێمەیان وتووە ئێمە پێمان وتون بەم شێوەیە ئێوە غاز دابەش بکەن ئەزمە دروسە بێ لە شاری سلێمانی پێیان وتوین با بڕۆن لە بەنزیخانە هاوڵاتی غاز بکڕێ هەموو ئەم برادەرانە لەگەڵ بوون و پشتڕاستی ئەم قسەی منەکەنەوە کە بەڕێوەبەری نەوت و کانزاکانەمە نەسی قسەکەی بوو بە منی وت